ڤیزای گەشتیاری دەستی حکوومەتی هەرێم و مسری بڕی 16 کۆمپانیای گەشتیاری سزا دەدرێن بەرزی ژمارەی مردن لە نێو حاجیانی هەرێمی کوردستان و میسر حکوومەتی هەردوولای ناچار بەگرتنەبەری ڕێکاری توند کردووە بەرامبەر ئەو کۆمپانیا گەشتیاریانەی کە بە ڤیزای گەشتیاری حەجیان بە خەڵک کردووە. 30 حاجی لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە کە 29 کەسیان بە ڤیزای ساڵی گەشتی سعودیان کردووە، 25 کەسیان لەوێ گیانیان لەدەستداوە، 4 کەسیان لە کاتی هاتنەوەدا بە ڕووداوێکی هاتوچۆ گیانیان لەدەستدا. لەم وەرزی حەجکردنەدا بە پێی داتای حکوومەتی سعودی 1301 حاجی گیانیان لەدەستداوە. لەو ژمارەیە 30 حاجیان هاوڵاتی هەرێمی کوردستانن کە 25یان بە ڤیزای ساڵی چوون و تەنیا یەک لەو حاجیانە گیانی لەدەستداوە کە بە فەرمی چووە. هەرچی وڵاتی مسرە هیچ داتایەکی نییە کە چەند هاوڵاتی وڵاتەکەی بە ڤیزای گەشتیاری چوون بۆ حەج، بەڵام ئەوانەی بە فەرمی حەجیان کردووە 50,000 کەس بوون و دەوترێت ژمارەی ئەو هاوڵاتیە میسریانەی کە بە ڤیزای گەشتیاری حەجیان کردووە زۆر زیاترە لەو ژمارە فەرمی. لەو 1301 حاجیەی لە سعودیا مردوون زیاتر لە 600 حاجی مسر بوون. لەو ژمارەیە تەنیا 31 کەس بە شێوەی فەرمی لەگەڵ شاندی مسر چوون، ئەوانەی تر بە ڤیزای ساڵی گەشتی سعودیان کردووە. ئەم ژمارە زۆرە حکوومەتی قاهیرەی ناچار بەوە کردووە ڕێکاری پێویست بگرێتە بەر و لە هۆکارەکەی بکۆڵێتەوە. لە یەکەم هەنگاودا حکوومەتی مسر 16 کۆمپانیایی بەرپرسیار ناساندووە لە گیان لەدەستدانی ئەو ژمارە زۆرەی حاجیان. ئەو کۆمپانیایە تۆمەتی ئەوەیان خراوەتە پاڵ کە هیچ خزمەتگوزاریەکیان پێشکەش بە حاجیان نەکردووە. هەروەها ئەوانەی بەرپرسیارن ڕەوانەی دادگا دەکرێن. هاوکات حکوومەتی سعودیاش ئاگادار کراوەتەوە کە بێدانی ڤیزای ساڵی بۆ هاوڵاتیانی مسر ڕابگرێت. پشکی هەرێمی کوردستان لە وەرزی حەجی ئەمساڵ 4685 کەس پرۆسەی حەجی ئەنجام داوە. لەو ژمارەیە تەنیا یەک کەس گیانی لەدەستداوە و 29 حاجیش کە بە ڤیزای ساڵی لە گەشتی سعودیان کردووە گیانیان لەدەستداوە. لە کاتی گەڕانەوەی یەکەم کاروانی حاجیانی هەرێم لە ڕێی فڕۆکەخانەی هەولێرەوە پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری هەرێم ڕاگەیاند لە ڕێگەی داواکاری گشتی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی بازرگانی لێکۆڵینەوەیەکی یاسایی توند لەگەڵ ئەو کۆمپانیایانە دەکرێت کە خەڵکیان بە ڤیزای ساڵی بردووە لەوێ و بەدەم هاوڵاتیانەوە نەچوون.